یەکەمین لووتکەی تەندروستی سلێمانی نێودەوڵەتی تایبەت بە نەخۆشیەکانی منداڵان دەستی بەکارەکانی کرد بە مەبەستی دەستنیشانکردن و دۆزینەوەی تازەترین چارەسەر تایبەت بە نەخۆشیەکانی منداڵان لە وڵاتانی دەوروبەر وڵاتانی کەندا و وڵاتانی ئاسیا لەگەڵ وڵاتانی ئەوروپا کە تقریباً 10 کەسی وڵاتانی ئەوروپامان هەیە لەگەڵ چەند کەسێک لە وڵاتی بریتانیاوە لەم کۆنفرانسەیە بە شێوازێکی گشتی هەموو هەر بەشێکی زۆر لە توێژینەوە زانستیەکان کە لە هەر وڵاتێک یا لە هەر خەسخانەیەکی عالەمە نەخۆشیێکی تایبەت هەبوو بێت باسەکرێت و هەر تازەگەریەک هەبێت باسەکرێت. لە دیدارەکەدا چەندین سیمینار و توێژینەوەی زانستی پێشکەشکران بە پێی بەشێک لە توێژینەوە و ڕایپسپۆڕانیش یەکێک لە نەخۆشیە باوەکانی ناو منداڵان کە باسی لێوەکرا توشبوونی منداڵانە بە نەخۆشی گورچیلە. بەشێک لە منداڵان لە زگماگەوە هەڵگری ئەو نەخۆشیان بەڵام پسپۆڕان ئاماژە بۆ دەکەن کەم و کوڕی زۆر هەیە لە نەبوونی پسپۆڕی و نەدۆزینەوەی چارەسەری پێویست ئەمە بەدەر لە چەندین نەخۆشی تری باو لە ناو منداڵاندا. مشکلە زۆرە لە گورچیلایە لە مناڵز لێرە هەنێ شت هەیە بەڕاستی تەشخیص ناکرێ بە جوانی یا یارمەتی لابیان نییە پێویستە مختبەرەکانمان زۆر دقیق بن ئەبێ بزانن چۆن میز لە مناڵەکە وەرەگرێنەوە زۆر مهمە چونکە زۆربەی جار بە جوانی مناڵەکە ینی تۆ ناتوانانی ئەو میزەی کە فەحسێکەی بزانین ئیلتیابی تایاندا چونکە زۆر جار کۆنتامینەیشنە ینی پیس بووە لەبەرەوە ئەوە زۆر مهمە لاب یارمەتی دکتۆر بە دکتۆر جەبێ احتیمال کاتە سەر ئەو ئاڕازانەی کە مناڵەکە هەیەی بە پێی تەمەنی مناڵەکە علاجیکە. ئەم دیدارە لەلایەن نەخۆشخانەی فێرکاری دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید و بە پاڵپشتی بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی و ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان بەڕێوە دەچێت و چەندین پسپۆڕی ناوخۆی و دەرەکی بەشداری تێدا دەکەن. ئەمانجمان لە ئەم لوتکەی تەندروستی بۆیە کە هەم ڕاگۆڕینەوەی بکرێ و هەم پزیشکەکانمان ئەپدەیت کەین بە تازەترین زانیاری یاخود ئەو زانستەی کە لە وڵاتانی تر پێگەیشتون و لە هەماکادا ئەمانەوێ ئەو نەخۆشیانی کە تازە بڵاو ئەبێتەوە چی تازەتر هەیە لە سەریان بۆی شارەزابین و هەمان کشت نەخۆشخانەکانمان یاخۆ شوێنەکانی تر نیشانی ئەو بەڕێزانە بین. لوتکەی تەندروستی سلێمانی نێودوڵەتی دوای پێشکەشکردنی توێژینەوەکان و بەڕێوەچوونی چەندین سیمینار لە بواری نەخۆشە جیاوازەکاندا دەرەنجامەکان دەخەنە ڕوو بە مەبەستی دۆزینەوەی چارەسەر بۆ نەخۆشە جیاوازەکان و بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت. سنوورکەریم دەنگی ئەمریکا سلێمانی.